ئەو گردبوونەوە کە بڕیار وایە پاش کاتژمێردە دەست پێ بکە، بەڵام لە ئێستاوە بەشێک لەو خانەوادەی ئەو کەسانی کە مانیان گرتووە لە چاکسازی گەورانی هەولێر و سلێمانی و هەرچەندە بازەوە دەکرێت بەشێکیان مانگرتنەکەیان شکاندووە لە بەرامبەر ئەوەی کە بەڵێنیان پێدراوە داواکاریەکەیان جێبەجێ بکرێتن، بەڵام تاوەکو ئێستا ناڕزایەتی لە چاکسازی گەورانی هەولێر و سلێمانی بەردەوام هەیە و هەروە کەسوکاری ئەو زیندانیانەش بەردەوامن لە فشار و ناڕزایەتیەکانیان پێشووتر لە بەردەم پەرلەمانی کوردستان گردنویان ئەنجامدا، داوایان لە پەرلەمانی کوردستان سەرجەم فراکسیۆنەکان کرد کە بەجددی خەم لەم پرسە بخۆن و هەرا بێنە سەرخات، چونکە ئەوان دەڵێن ئەمایی کە ئێستا بەرامبەر ئەم زیندانیانە دەکرێت ئەمە کارێکی نایەسایی و نەعەدالەتیە، چونکە ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە ئاشکرا بووە کە لێژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان بەدوایچوونی کردووە لە ماوەیەکی نزیک چەند کەسێک بە ئیسtisنا ئازاد کراون کە هەمان ئەو مادانەیە بەسەر سەپێنراوە کە ئەوانەی ترکی ئێستا داوای دەکەن لە زیندانن، بۆی ئەوان دەڵێن ناکرێت نەعەدالەتی بکرێت، ناکرێت یاسا بۆ هەندێک هەبێ بۆ هەندێک نەبێتن، بۆ هەندێک جێبەجێ بکرێت بۆ هەندێک جێبەجێ نەکرێت. ئەم جارە هاتوونەتە بەردەم ئەنجومەنی دادوەری داوا لە ئەنجومەنی دادوەری داواکاری گشتی دەکەن بە زووترین کات بەو بڕیارە خۆی دابچێتەوە، چونکە داواکاری گشتی ئەم بڕیارەی ڕاگرتووە کە بە پێی بڕگەیەک لە یاسای سزادانی عێراقی هاتووە کە دەبێت ئەمانە دوای ئەوەی کە بۆ نمونە 3/4 ماوەی زیندانەکەیان تەواو کرد و هەروە بە پێی راپۆرتی کارگەڕی چاکسازی گەوران هی سلێمانی بیا خود هەولێر بیا هەر چاکسازیێکی تر سەلمێنرا کە ئەمانە چاکساز بوونە واتە بوونەتە کەسێکی ئاسایی، ئەوە حکومەکان کەمەکرێت، واتە لە 12 مانگ بۆیان نەکرێتە 9 مانگ، بەڵام ئەمە ساڵێک زیاترە ئەمە وەستاوە. ئەمە ژوای کردو ناڕزایەتی و فشارەکان بەردەوام بێت لەلایەن زیندانیان لەلایەن کەسوکاری زیندانیان، وەکو ئاماژەم پێ کرد کە لە هەفتەی پێشوو لە بەردەم پەرلەمانی کوردستان کەسوکاری زیندانیان گردبوونەوەیان ئەنجامدا. ئەمڕۆ هاتوونەتە بەردەم ئەنجومەنی دادوەری دانوێ بە ئەنجومەنی دادوەری بڵێن کە دەبێت ئەم بڕیارە کە ئەوان ئێستا وەستاندوێتیان دەبێت دووبارە فعالی بکەنەوە، دووبارە ئەم بڕیارە جێبەجێ بکرێتەوە بۆی کە خەڵکێکی زۆر سوودمەند بێتن، چونکە ئەوان دەڵێن ئەگەر هات و ئەم بڕیارە جێبەجێ نەکرێتن ئەوە خەڵکێکی زۆر هەست بە نەعەدالەتیەکە و ئێستا مانگرتنەکەش بەردەوامن هەڵدەنە بەشێک لە کەسوکاری ئەم زیندانیانە وەرگرم. ئەم کاتتان باش تۆ چێت گیراوە و بۆچی هاتوویەتە بەردەم ئەنجومەنی دادوەری؟ کوڕم گیرا بین هەشت سارە حکومەکەی هەشت سارە ئەگە بین ئەوەی ئەنجومەنی نانکچێت چێ ئەنجومەنی دادوەری جاحنی زیندانیەکەی ئەوە بیتن برین ئەگە نەگەڕێتەوە ئەوە نازم برین بەخوای ئەوەکە. ئێستا چ داوایەکەت هەیە؟ داواکەمەوە یعنی ئازاد بکەین ئەوە بکەین لەوان بگەڕێتەوە ئەوەکە. جاری پێشتر لە بەردەم پەرلەمانی کوردستان گردنەوەتان ئەنجامدا، پەرلەمانی کوردستان چی بێ ئێوە بوو؟ وەڵا گوتی شتێک لێ دەکەم ئەویش نازانم چ دەکەن ناکەن. ئاری وەڵا ژیانی ئێستا چاکسازیانە چۆن ئەو زیندانیانە چۆن ئەگەر ڕوود لە کامیرە بکەی بۆی کە دەرچی با قسەکان دەرچێتن؟ ئەوە برین ناتوانین دیارە قسەکە باشە نەفەرەکان حچنی بخۆیان 13 نەفەرم بخۆی هەر 36 نەفەری تێدا هەزیان زۆر ئەوەی ناخۆشە زۆر زەحمەتە لێیان. تۆ چێت گیراوە و چ داوایەکەت هەیە؟ وەڵای دام لە دادوەرانە حکومەکەیان لۆکمکردنەوە چەند ساڵی گیراوە؟ 7 ساڵ ئێستا سار هەشت مانگە گیرایە، سار هەشت مانگە پشتم عملیات هەموو جارێتم ڕۆژێک دەکەم دەچمە سزی دێمەوە، هیوادارم نۆمان کەنە ساری بکەنە نۆمانگ مام بجێڕنەوە. باشە دا حاجی تۆ بۆچی هاتووی ئێرە چ داوایەکەت هەیە؟ ئەمڕۆ بۆچی هاتنە بەردەم ئەنجومەنی دادوەری؟ بابەجان داوام ئەوەیە برازایەکەم گیرایە بەبێەوە ئەوە لۆ 4 ساری دەچی ئاخر گوناحە ئەوەندە لە ژۆر بن نەهیتیانەیە نەهیت ساحب مار و مندارن ساحب داک و بابن نابی لێ پێچینەوە چان لەگەر بکرێ نابی بڕک لە بۆ یاکەم بکرێتەوە ئەو حکومەت لێیان بە جوابێ ئەخر ئەو قوربان سەرانە هەلە ژۆرێ ئەوانە هەموو پستان هەندی بێن و بچن هەندی شەونی واشان پێش دەرکەی سجنان بکەون والله دوو مانگ بژنی هینا بوو تۆ ژۆرێ بەلاش و عەلاش. ئێستا 4 سال زیاترە لە ژۆرەیە. حکومەکەی چەند ساڵە؟ حکومەکەی 6 سارە دەمانێت لۆ یاکەم بیتەوە 8 سارە دەمانێت لۆ یاکەم بیتەوە شەو ڕۆژیان لۆ بە زیاتر ئاگاداری ژیان گوزەرانیوان ژیان گوزەرانیان چۆنە لە ناو زیندان؟ وڵی ژیان و گوزەرانی سزن دەبی چبی بە قوربانت دەبی کوبی با خۆشبی با ژیانن باشبی ئەدی لە دەرێ ئەوانەی دەرێ ئەدی ئەوانەی یعنی لەوێ حەسرەتی مار و مندار و داک و بابیانن
حاجانەکە شاری زندان خۆشە بۆ دەکرێت کە لە هەر قاعەیەک زیاد لە عەت نەفەریان داناوە لێن دەرێ زۆر پڕە ژیانمان نییە یعنی دانیشتنمان نییە خەو خۆراکیانە لەبەر پڕی دەرێت عالەمی تێدەکەن لێ پێچانەوە نیاخر نابی ئەوەش نابی لەو خەرکەی بە جواب بنزانە و خەرکە لەبەت ئەو های لێ دەکرێت لە ئەو هایە وایە نەکاکەجا تۆ کوێ گیراوە وڵا بیش برازام گیرەیە چەند ساڵە گیراوە وڵە چند ساڵە گیرەیە چ داوایەک تەیە وڵە داوایەکم هەیە دەرم حکومەکە لێسوکەن شەو ڕۆژان لێ حساب شەو ڕۆژان لێ حسابکەن و بەستا هەتاکەنجی دە ژۆرەی دابن لێ پێچینەوە گنێشتە گنیا چند ساڵە گیریاشتە چند ساڵیشتی مە ساحیب مارمدارە ساحیب داک و بابە و ساحیب خێزانە و دەمانوێت حکومەکە لێسوکەن شەو ڕۆژان لێ حسابکەن ئەرێ وڵە ئەوە دەمانەوە دادا تۆ ئەمڕۆ هاتووە بەردەم ئەنجومەنی دادوەری چ داوایەکە لە ئەنجومەنی دادوەری هەیە داوایان لێ دەکەم لۆ هەتا ئێستاکە ئیفراشورتی 25 سارە ئیشی پێدەکراتە یاسایی بوو لەبەر چ ئێستا ماوەی سارەکە ڕاژیرایی یاسایی نەچ هۆکارەکە بالۆمان ڕوونکەنەوە لەبەر چ تەنها لە بۆ تیرۆر ئیفراشورتی ڕاژیرایە ئێستا ئیم بن ماوەی دەمانگە حکومی تەواو بووە بەبێ هیچ هۆکارێک لە ژۆرەیە لەبەر چ با جوابمان بدەنەوە لەبەر چ عنی ژیانیم ئەو حالانە بیتن بەخۆم و بەکچەکەم ماوەی حەف سارە دەربەدەرم ماوەی حەف سارە بەتەن بلەوێ و لەوێن دەرێنە ئایا حکومەت کاتێک زیندانی کراوەک دەگریتن لە بۆ مار و مندارەکەی لۆ هیچ هۆکارێکی شتێک دانانێتن تۆڕی میدیایی کۆماڵ کەناڵی ئاسمانی پێیان کەمپینێکیان ڕاگەاندووە کەمپینی ئازادکردنی بە مەرج ئێوە قسەتان چێ بۆ ئەم کەمپینە تەنها داوا دەکەین ئیفراشورتیمان لە بۆ بکەنەوە هیچ یاسایی نییە ڕاژیرە ئەوە بەڵگەمان لەبەر دەستە کە زیندانیانی قوتابیانی زیندانیانی چاکسازی لە بەشی کۆلێژی یاسا بە بەڵگەوە چەند بەڵگەیەکیان نووسە هیچ یاسایی نییە شتەکە ڕاژیرە قسەتان چێ بۆ کەمپینەکەی تۆڕی میدیایی کۆماڵ داوا دەکەم ئیفراشورتەکەی بکەنەوە زۆر باشەوەلی بەکارشی باشی هەڵدەسەنجێنن دەستخۆشیان لێ دەکەین تاکە میدیایە کە پشتگیری ئێمەیان کردیە زۆر سوپاسیان دەکەین هەتا ئێستا بەردەوام لەگەرمان بووین و پشتگیریمان دەکەن